بەخوا زۆر فستیڤالەکە فستیڤالێکی خۆشە کەلار ئاوادان بووەتەوە بەرەو ئاوادانی زۆرتریش ئەچێ طبعاً پێویستی بەم جۆرە فستیڤالانە هەیە یعنی جەوەکەی گۆڕی هەستەکەی لە شوێنێکی ترایی یعنی نەک لە گەرمیان وەرە و کەلار زۆر خۆش بووە زۆر جوان بووە بەڵام ئەمەش جوانیەتری بەخشی بە کەلار چەند ساڵە بێ هاوسەرگیریتان کردو خاتون 29 ساڵە بەڵێ باشە ئەم 29 ساڵە ژیانتان چۆن گوزەرە لەگەڵ مناوەکان ئەو ڕۆژانە دێنە فستیڤالە گەڕێن بەڵێ ئەرۆڵا ئین ساڵانەیەین بۆ فستیڤالانە کەلار شارێکی زۆر خۆشە و خەڵکێکی زۆر یعنی هەموو بەڕێزن الحەمدوللا تا چەند گرنگە خێزانەکان پێکەوە ئاوا سەردانی فستیڤالەکان بکەن دەرچوونیان هەبێ وەڵا پێویستە زۆر زەرورە بۆ پێویستە زۆر بۆ خێزان بۆ گەنجان بۆ کچ کوڕ یعنی گەنج هەر پێویستی بە دەرچوونە کەلاریش الحەمدوللا وای لێ هاتووە شوێنی هەیە ئێستا وەک جاران نییە الحەمدوللا شارەکەمان گەورە بۆتەوە و خۆش بۆتەوە هەست ناکەی بۆ یعنی لە کەلاریت الحەمدوللا شکر بۆ خوا ینی گۆڕانکاری بەڕای تۆ زۆر یعنی هەستەکەی شوێنەکانی وا فرەوان بووە یان پێویستمان بە سلێمانی و شوێنان تر نەماوە تقریبەن ئەگەر واش بچێ هەر پێویستمان نابێ پێت وایە ئەم چەند ساڵی کۆتایی کەلار چۆتە قۆناغێکی ماشاءالله وەڵا زۆر پێش کەوتووە یعنی خەڵکەکەشی لەگەڵێ پێشەکەوێ ماشاءالله خۆی خەڵکەکەی خەڵکێکی هەر پیرۆزە خەڵکێکی پاکە خەڵکێکی باشە یعنی کەلاری تر گەرمیانی هەل لە دێر زەمانەوە لە سەرەتای شۆڕشی نوێ هەر گەرمیانەکان هەڵیان گیرسان یعنی خەڵکێکی پیرۆزن پێویستی بەم جۆرە گۆرانکاری هەبوو پیرۆزش پێم وا بێ شۆڕشگێڕشن شک هەموو ماشاءالله هەموو پێشمەرکە گەرمیانەکان خۆم یەکێکم بڵێ ئاوەڵا خۆم یەکێکم لەوانە ئەو کەلارەکان پێویستیان بەمەیە شکر بۆ خوا شکر بۆ سەرۆک بافەڵ شکر بۆ یعنی بەڕاستی ئەم ناوچە ئاوادان کرایەوە یعنی یەکێتی نیشتمانی کوردستان هەر هەمووی ئاوادانەکاتەوە نەک بەس یعنی بڵێن جیهەتەکەی خۆمان هەموو جیهەتەکان ئاوادانەکاتەوە کار بۆ کراوە ئینشاءالله ئایندەیەکی باش ڕوو لە کوردستان بکە هەموو شتەکان باشە بن ئەم گۆڕانکاری لە کەلارە ڕوودات بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵێ من تەنانەت ئەڵێم ئەوەشە لەو دی ڕوادا یعنی با بڵێن لەو دی و ئێستا لەم حاڵەتە یعنی هەر تەسیر یەکێتی نیشتیمانی بوو منافەسە بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانیە ئێمە زۆر پێشکەوتوو بووین یعنی تۆزی ئەوانمان خستە ئەو منافەسەوە کە ئەوانش تەقلای ئەوە بکەن و پێشکەوتوتر بن هەرواش ئەەکەین و کوردستان پێشەخەین و کەلار ئاوادانە بێ گەرمیان ئاوادانە بێ بە خەڵکەکان ئەڵێم لەم فستیڤالانە لە دەست خۆتان دەری مەکەن کەن نەما چویتە بۆ وڵاتێکی تر لە وڵاتێکی ترە ئەژەیت بە بەلاش لەبەردەست خۆتە خەڵکی گەرمیان گشتان وەرن بۆ خێزانەکانتان بێرن بۆ فستیڤاڵە دەستان خۆش بێ هەر ئاوادان بێ کوردستان ئاوادان بێ